کەواتە لە سوورەی لوقمانە ئەبینین دەستورێکی تایە، دەستورێکی تایبەت کە بە پشتیوانی خوای گەورە لە دەرسەکانە باسێکین. ئەم دەستورە چییە کە خوای گەورە بۆ ئێمەی داناوە و ئەم ئەولەویاتە چییە؟ چۆن ئەبێت مناڵ پەروەردە بکرێ؟ لە باسی لوقمان و قسەی لوقمانە یەکەم شت عەقیدە پێشخراوە، دوایی شەریعە، دوایی ئەخلاق. واتە بێ ئینسان لەسەر ئەم سێتەوەرە عەقیدەیە کە پەیوەندی بەخوای گەورەوە هەیە، شەریعەتێ پەیوەندی بە ئیسلامەوە هەیە، ئەخلاقێک کە ئەبێ لەسەر ئەخلاقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەروەردە بێ، هەر هەمیمان بۆ باس کراوە. هەر کاتێک هەر یەک لەم سیانە تێک چوو تەوازنەکە تێکەچێ. بۆیە بینی خوای گەورە ئەولەویاتی پاراستووە لە سوورەی لوقمانە بۆ ئەوەی کە فێرمان کات مناڵ ئەبێت چۆن پەروەردەکەی، مناڵ ئەبێت چۆن گەورەکەی. ئەگەنا مناڵ لەسەر ئەو مەنهەج و لەسەر ئەو ڕێبازە پەروەردا بێ کە لە مەکتەبەکانە فێرێکن. وەڵڵاهی خۆشەویستەکانم، ئەگەر دڵمان بەوە خۆش بێ کە مەکتەب مناڵمان بۆ پەروەردەکات، لەوانەیە فێری زمانی ئینگلیزی و فێری کۆمەڵە علومیکەن، بەڵام قەسەم بەخوا شتێک نامێنێت تایە پێی بوتێ دین و ئیسلامەتی و خواناسی. مناڵێکی ئیسفنجیمان بۆ پەروەردەکات کە هەرچی لە علومەکانە لەوانەیە مژی بێتی، لەوانەیە هەڵیگرت بێ، بەڵام بینیت تۆزێک ئەدەب و تۆزێک ئەخلاق و تۆزێک کوردایەتی و تۆزێک نەتەوایەتی و تۆزێ دینی تیانە. ئەمەیە کە دوایی چی دەخۆین بەدەست ئەم مناڵەوە نازانین چۆن ڕاستیکەینەوە. بۆیە دایک و باوک زۆر جاریە بۆ لامان ئەڵێ کاکتۆ گیان بە قوربان دەبم ئەوە خەمی مناڵەکەمە تەلەفۆنێکی بۆ بکە، کاکتۆ گیان گیرم خواردەوە بەدەست مناڵەکەمەوە نازانم چی لێ بکەم، نازانم چی پێ بڵێم. ئەزانن بۆ چونکە ئەلێرە دوورکەوتوینەتەوە، لە ئەسڵی ڕاستە شەقامەکە دوورکەوتوینەتەوە. بۆیە بینیت تووشی هەڵەی گەورە بووین، ئالێرانەیە نەمانتوانیوە مناڵەکەمان پەروەردەکەین.